عیلاقەی نێوان مؤسساتی ڕسمی لەناو دەوڵەتە دیموکراتیەکاندا دەستور ڕێکی دەخات لەبەرەوەی ئێمە دەستورمان نییە بۆیە ڕێخستنی عیلاقاتی نێوان دەسەڵاتەکان لە هەرێمی کوردستاندا دەتوانین برین تەنها پشت بە دەستوری عێراق دەبەستین مادەی 58 لە دەستوری عێراقی باسی ئەوە دەکات کە ئەگەر هاتو لە عیلاقەی نێوان دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاساداناندا کاتێک سەرۆکی حکوومەت یان سەرۆکی کۆمار یان سەرۆکی هەرێم داوا دەکات بچێتە پەرلەمان بۆ زروفێکی ئیستیسنایی دەچێت یەکێک لەو بابەتانەی کە زۆر گرنگە و جێمشت و مڕە لە ماوەی ساڵەکانی ڕابردوو هاتنی دەسەڵاتی دەرەچێ یان هێزی دەرەچێتەوە غولکردنی بۆ ناو خاچی هەرێمی کوردستان بێگومان تورکیا یەکێک لەو دەوڵەتانەیە کە زۆرترین دەرز درێژی بۆ سەرخاچی هەرێمی کوردستان ئەنجام داوە لە ماوەی ڕابردوو و لە کابینەکانی پێشوشدا دەستی درێژی ناحەقی خستۆتە ناو خاچی هەرێمی کوردستانەوە و بە هەنجەتی بوونی گەریلاکانی پەکەکە لە هەرێمی کوردستان و بەڵام بۆ هەموو لایەک ڕۆن بووە کە تەنها حجەتی هاتنی سوپای تورکیا بوونی گەریلاکانی پەکەکە نییە لەم ناوچەیە بەڵکو مێژووی تەوەغول و سەرکوتکردنی گەلی کورد لەلایەن تورکیاوە بۆ ماوەیەکی دوور و درێژ دەگەڕێتەوە و بۆیە لەسەر ئەرچی سەرۆکی حکوومەت بوو مادام لەسەر داوای خۆی هاتە پەرلەمان ئەوە یەکێک بوو لەو بابەتانەی کە پێویست بوو زۆر بەجددی گفتوگۆی لەسەر بکرێ و ببێت بە بڕیار بە هاوبەشی لە نێوان پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی سنوورێک بۆ دەستدرێژەکانی سوپای تورکیا دابنێن لە ڕاستیدا ئەوەی کە سەرۆکی حکوومەت باسی کرد ڕێک پێچەوانەکەی بوو دەبوایە سەرۆکی حکوومەت لە جیاتی ئەوەی کە با بڵین گەریلاکانی پەکەکە یان با بڵین هەرێمی کوردستان بەگشتی تۆمەتبار بک بەوەی کە حەق بداتە سوپای تورکیا بەهاتن بە تەوەغولکردن بۆ ناو خاچ هەرێمی کوردستان بە پێچەوانەوە دەبوایە سەرکۆنەی هاتنی سوپای تورکیای کردبا و داوای هاوکاری نێودەوڵەتی و ناوخۆی عێراق و بە هەماهەنگی لەگەڵ با بڵین نەتەوە یەکگرتووەکان تەنسیقێکی کردبایە تاوەکو ڕێگری لەو دەستدرێژانە بکرێت کە سوپای تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجامی دا و ئێستاشی لەگەڵ دابێ ئەنجامی دەدا بۆیە قانونی دەولیش لەو پرسەدا با بڵێن ڕێکی خستووە ئەو پرسە قانونی دەولی باسی ئەوە دەکات یەکێک لە بەندەکانی یاخود بڵێن لە حکومەکانی قانونی دەولی عدم تدخل الدول الأخرى من قبل الدول يعني هیچ دەوڵەتێک بۆی نییە تەدەخل و تەوەغول لە خاچی دەوڵەتێکی تریان هەرێمێکی تر بکە تورکیا دژمنەیەکی دێرینی لە مێژینەی میلەتی کووردا بە جۆرێک کە هەر لە مێژە ئامانجێتی کللتور و زمان و نەتەوە و ئەوەی کورد هەموو یا ئەوەتە دەستەمەوە بکە یا ئەوەتە لە ناوی بە تا بۆ کرابێت ئیشی لەسەرەمە کردووە. بوونی پەکەکە لە باشووری کوردستانیان لە سنووری میدیا ئەمانە نابێ ببێت بە پاسایەک بۆ لێدانی تووشیا بۆ یا هێرشکردنە سەر خەڵکی سیڤیل و پەلکێشکردنی سوپاکەی بۆ ناو خاکی باشوور کە لە نەوەدەکانەوە ئەمە وەکو پلانێکە پلانجێڕێکە لە دژی دۆز و پرسی نەتەوەی کورد نەوەک پەکەکە پاکە تەنها کردوویەتی بە بیانوویەک. وەک باش لە باشووری کوردستان حکوومەت و دامەزراوەکان ئەبێ کەناڵەکانی بۆ نمونە لە ڕووی دیبلۆماسی یا لە ڕێگەی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیان ئەو وڵاتانی هاوسۆزن لەگە دۆزی کووردە کار بکەن لەسەر ئەوەی ئەو بیانوانەی تورکیا نهێڵن چونکە تورکیا مەبەستێتی ئەوەی ئامانجێتی بێنتە دیکە قەتل و عامکردن یا دەستەمەوکردنی تەواوی میلەتی کووردە ئەمەش لای زۆرینەی کوردەکان شتێکی قبولکراونی و وارگیز لە بەرامبەر دژمنە چۆک دانادا ئەجینە ئەوەی شۆڕەشگێرانی کورد لە ناوچە سنووریەکانەکەن تەنها دیفاعکردن و بەرگریکردنە لە کەرامەت و خاک و دۆزی گەلەکەمان هەر بەرپرسێکی ئەم وڵاتە لە باشووری کوردستانیان هەر تاکێکی کورد ئەو بە تایبەتی ئەوانەی کە دەسەڵاتدارن جا بەرژەوەندیان هەبێ لە وڵاتی داگیرکاری تورکیا یا ئەوەتە تەنها بۆ هەر مەبەستێکی سیاسی یا دیبلۆماسیەوەی خۆیان بێت ئەمە قسەیەکی دژ بە دۆزی ڕەوای گەلەکەمانە هەرگیز نابێت هیچ کەسێک لە سەرکردەکانیان ئەو کەسانی بەرپرسی دامەزراوە حکومیەکانن مافی ئەویان نیە بە کامە یاسا بە کام پێوە بیانوە دەنە دەست
دژمنانی گەلی ئێمە بۆ هێرشکردنە سەرخاک و گەل و خەڵکی سیڤیل و قەتل و عامکردنیان و پەلکێشکردنی سوپای داگیرکرد بۆ سەرخاچی ئێمە لە کاتێکا بەرپرسێکی باڵایەم هەرێمە باس یان بیانوە داتە دەست سوپای داگیرکاری تورکیا بۆ هێرشکردنە سەرخاکی ئێمە و خەڵکی سیڤیل ڕێگە خۆشکردن بۆیان لە بەرامبەر ئەمێدا لە بەرامبەر ئەمەدا ئەوایە پەرلەمانی کوردستان بە ڕۆلی ڕاستەخینەی خۆی هەستا باە و نوێنەرانی خەڵک بانگێشتی حکوومەت و ئەو کەسانیان بکرد باە کە ئەم قسانیان کردووە تەنانەت کارگەشت باوە ئیسیزابەش کرابایە لەسەر ئەمە چونکە ئەمە بەرپرسیارەتێکی گەورەیە ئەمە خیانەتێکە گەر بێت و بەرپرسێکی باڵای ئەم وڵاتە بیانی بداتە دەست هێزی داگیرکاری تورکیا بۆ هێرشکردنە سەرخاک و شۆڕژگەرانی کورد لە باشووری کوردستانیان لە هەر شوێنێکی ئەم دنیا.